ماوەی چەند مانگێکە حکوومەت هێرێم لە ڕێگەی هێڵی بۆڕی نەوتی هێرێم تورکیا بەسەربەخۆیی دەستی کردووە بە ناردەکردنی نەوت. مانگی ڕابردووش زۆرترین بڕیە ناردە کردووە کە زیاتر لە 600,000 بەرمیل بووە لە ڕۆژێکدا. وەزارەتی سامانە سروشتەکان راپۆرتی مانگانەی ناردەکردنی نەوتی تایبەت بە مانگی ئەیلوول بڵاو کردەوە کە بەپێی راپۆرتەکە 18,614,798 بەرمیل هەناردە کراوە کە تێکڕای ڕۆژانە دەکاتە 600,463 بەرمیل. بەوەش دەردەکەوێت بە بەراورد بە مانگی ئاب حکوومەت هێرێم لە مانگی ئەیلوولدا نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوتی زیاتر هەناردە کردووە. هەر بەپێی راپۆرتەکە لە مانگی ئەیلوولدا لە کێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستانەوە 13,998,548 بەرمیل هەناردە کراوە کە تێکڕای ڕۆژانە دەکاتە 440,340 بەرمیل. لە کێڵگە نەوتەکانی باکووریشەوە 4,615,794 بەرمیل هەناردە کراوە کە تێکڕای ڕۆژانە دەکاتە 152,122 بەرمیل. وەزارەتی سامانە سروشتەکان لە راپۆرتەکەدا ئاماژەی بەوەش کردووە بەهۆی چەند بارودۆخێکەوە کە لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بووە لە مانگی ئەیلوولدا هێڵی بۆڕی هەناردەکردن بۆ ماوەی 2 ڕۆژ لەکار کەوتووە کە بەهۆی کاری تێکدەرانە و دزیەوە بووە. بە پێچەوانی مانگەکانی ڕابردووەوە لە راپۆرتەکەدا ئاماژە بە هیچ بڕە نەوتێک نەکراوە کە ڕادەستی کۆمپانیای سۆمۆ کرابێت لە کاتێکدا مانگی ئاب لە کۆی 472,000 بەرمیل نەوتی هەناردەکراو لە ڕۆژێکدا ڕۆژانە زیاتر لە 50,000 بەرمیلی ڕادەستی سۆمۆ کراوە. حکوومەت هێرێم لە راپۆرتەکەدا زیادکردنی فرۆشتنی نەوتی بەسەربەخۆیی بۆ ئەوە گەڕاندۆتەوە کە لەلایەن بەغداوە بودجەیەکی کەم بۆ هەرێم دابین کراوە. هاوشێوەی راپۆرتی مانگەکانی پێشوو لە راپۆرتی مانگی ئەیلوولیشدا وەزارەتی سامانە سروشتەکان هیچ ئاماژەیەکی نەکردووە بە نرخی فرۆشتنی هەر بەرمیلێک نەوت و کۆی داهاتەکەی. لە مانگی ئەیلوولدا هەرچەندە حکوومەت هێرێم بڕیە ناردەکردنی نەوتی زیاتر کردووە بەڵام بە پێچەوانەوە موچەی فەرمانبەران زیاتر لە وادەی خۆی دواکەوتووە کە بەو هۆیەوە خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەران زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە.